کەسی سەرکەوتوو خۆی مەشغوڵ ناکا بە عەداوات و دژمنایەتی و قیل و قالەوە. بەڵام هەر کەسێک کە خوای گەورە بیەوێ عقوبەی بدا مەشغوڵی دەکا بە قیل و قال و عەداوات و مشاحنات. شەو ڕۆژ ئەو داماوە ئەو دڵی پڕە لە حەقد، لە غەزەب، لە تووڕەیی بەرامبەر فڵان مسلمان، فڵان مسلمان، فڵان مسلمان. ئاگای لە هیچ نییە، ئاگای لە تەڵەبی عیلم نییە، ئاگای لە دەعوەکردن نییە، ئاگای لە سیلەی ڕەحم نییە، ئاگای لە کارێکی خێر نییە. فڵان وای کرد، فڵان وایوت، فڵان وا ڕۆیشت، فڵان مجریمە، فڵان کافرە، فڵان مبتەدیعە، فڵان. بۆ ئەو دڵی پڕیەتی لە حەقت نازانێت ئەمە خوا عقوبەی داوە، بەرەکەتی لە ژیانی دانەهێشتووە و نەعیمێک لە نیعمەتەکانی ئەهلی بەهەشتی لێ سەندۆتەوە کە چییە؟ ئەوەیە کە دڵێکی سەلامەتیان هەیە. دەزانی لە نیعمەتەکانی ئەهلی بەهەشت ئەوەیە کە وەنەزەعنا ما فی صدورهم من غل، ئەو غیل و حەقدەی کە لە دڵدایە خوای گەورە لە ئەهلی بەهەشتی دەردێنێ هەمووی دڵی پاکە بەرامبەر یەکتر. دەزانی چ نیعمەتێکە کە تۆ دڵت پاک بێ بەرامبەر مسلمان، دڵێکی صافت هەبێ بەرامبەر ئیمانداران. لێبوردە بە ئاخر هەڵەی بەرامبەر کردوم، ئاخر جنێوی پێداوم، ئاخر کوڕە لێی ببوورە، عەفوی کە. هەندێک جار تەجاهل و تەغافولی لێ بکە کە ئەنەما نەدویستووە. بۆ ئەوەی ئەو نیعمەتە گەورەی سەلامەتی دڵت لە دەست نەچێ کە نیعمەتێکی گەورەیە. سەحابەیەک نەناسراو نەک مەشهور و ناودار پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە هاوڵانی فەرموو ئەو فڵانە کەسە ئەهلی بەهەشت. یەکێ لە هاوڵان وتی دەبێ ئیلا بزانم بۆ ئەهلی بەهەشتە کردەوەکەی چییە کە جیابێ لە خەڵک. چوو شەومایە وەلای لەوێ خەوت لە ماڵی ئەو سەیری کرد، عیبادەتێکی زۆر تایبەتی نییە زیاد لە خەڵک. خۆی پێ نەگیرا بەیانی وتی کابرا پێم ناڵێی بەهۆی چیەوە تۆ شایستەی ئەو موژدەی پێغەمبەریت عەلەیهی سڵاو وسەلام کە موژدەی بەهەشتی دا بە تۆ. فەرمووی وەڵڵاهی ئەوەیە کە دەیبینی هیچی زیاتر ناکەم، بەڵام کە شەو دەخەوم دڵم سەلامەتە، هیچ حەقد و غیلی تێدا نیە بەرامبەر هیچ ئیماندارێک. کە بتەوێ ناجحبی لە ژیانتدا ئەو دڵت پاکەوە صافیکە، خۆت مەشغوڵ مەکە بە قیل و قال، خۆت مەشغوڵ مەکە بە عەداوات و حەسادەت.